سڵاوتان لێ بێوەبانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگۆ بابەتینەوە بووین و میوانی ماڵەکانتان بە ئومێدیەوەی کە کوی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بڕگە و ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون بەدڵی هەموو لایەکتان بێ دوا سوودێک لە پرۆگرامەکە ببینن. چەند بڕگە و بابەتێکمان هەیە کە دواتر لەسەر هەرێکیان گفتوگۆ دەکەین و لەسەر هەرێکیان بۆ ئێوەی ئازیز کە بینەری بڕگەکان بن دواتر لەسەر هەرێکێکان ئێوە بینەری دەبن. بەڵام تەوەری سەرێکی پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بە فستیڤاڵی گرتەیەک لە نیشتیمان کە فستیڤاڵی گرتەیەک لە نیشتیمان تایبەت بە وێنەگرانی عێراق و هەرێمی کوردستان بە سپۆنسەری دەستگای مرۆیی مام و بە هاوکاری یەکێتی وێنەگرانی عێراق و یەکێتی کۆمەڵەی وێنەگرانی هەرێمی کوردستان لقی سلێمانی ئەم فستیڤاڵە کە دوێنێ بەڕێوەچواتە دوو ڕۆژی خایان دووە ڕۆژی دوێنێ یەکەم ڕۆژی بۆ ئەمڕۆ دووەم ڕۆژی فستیڤاڵەکە دەبێت کە تیایدا ژمارەیەک لە فۆتۆگرافەران تیایدا بەشدار بوون و هەر فۆتۆگرافەرێک لە ئاستی خۆیەوە بە چەند فۆتۆیەک بەشدار بوون کەواتە کێن ئەو کەسانی کە بەشداری کاری فۆتۆگرافی و کاری پێشەنگاکە بوون و لە هەمان کاتدا ئامانج لە ئەنجامدانی ئەم پێشانگای یاخود ئەم فستیڤاڵە چی بووە و بیرۆکەکەی لە چیوە سەرچاوی گرتووە پێشنیارەکەی کێ بۆ کێ هەڵمەتەکەی ڕاگەاندووە خۆ کێ ئەم پێشنیاری کردووە کە ئەم فستیڤاڵە بەڕێوە بچێت. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەت و لەسەر زانیاری وەرگرتن و وردەکاری زیاتر لەسەر فستیڤاڵەکە و لەسەر پێشانگاکە میوانداری یادگار جەلالمان کردووە کە بەڕێزیان بەرپرسی ڕاگەاندنی دەستگای مرۆیی مام و لە هەمان کاتدا سەرپەرشتیاری فستیڤاڵەکەن کاک یادگار سڵاو لێبێ و بانی باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. کاک یادگار ئەگەر سەرەتا لە ناوی یاخود لە دروشمی پێشەنگاکە فستیڤاڵەکەەوە دەست پێ بکەین ناوی گرتەیەک لە نیشتیمان لە چیەوە هاتووە بۆ چێ و ناوەتان هەڵبژاردەوە بۆ ناونیشانی فستیڤاڵەکە؟ گرتەیەک لە نیشتیمان ناوەکەی ڕوونە ئەمە ئەم فستیڤاڵە تایبەتە بە فۆتۆگرافی و ئەو فۆتوانی کە لەوێ هەیە هەموو گرتەیەکن لە نیشتیمان هاتوونەتە دەرەوە. بەڵام لەگەڵ ئەمەشە بۆی ڕوونتر بم ئەمە باسی ئیتیحادی مسەوڕینی عێراق و کۆمەڵەی وێنەگرانی کوردستان ئەەکەین ناکرا ئەمە ناوێک هەڵبژێرین بۆەوەی کە کوردستانیت و عێراقیەتی پێوە بێت بۆ یەکگرتەیەک لە نیشتیمان هەم بۆ فۆتۆگرافەر عەرەبەکان هەم بۆ فۆتۆگرافەرە کوردەکان ئەتوانین بڵین مەدەنی تر بوو هاوسەنگێک ڕاگەن. باشە کاک یادگار ئامانجتان لە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە چی بوو؟ ئامانجی ئەمە پێشنیاری خۆشمانە هەر بۆی ڕوونتر کەواتە پێشنیارێکی خۆتان و بیرۆکەکە هەری خۆتان. ئەم فستیڤاڵە پێشنیاری خۆمانە لەگەڵ ئیتیحادی مسەوڕینی عێراق پێشتر باسمان کردووە لە کاتی کۆڤید-19 بڵێن لە کۆرۆنا لە تۆقیتی کەرەنتینۆوانەیە باسمان کردو ئەمە و پێشتر بووە بەڵام بەوەی ئەوەی کە دووبارە کەرەنتین کرایە و ئەو دۆخەت لە ناوچەکانی عێراق تێک چوو تۆزێک دواکەوت. ئێمە وەکو دەستگای مرۆیی مام کاتێک پێشنیاری ئەم فستیڤاڵەمان کرد و بیرۆکەی خۆمان بوو بۆەوەی بیرمان نەچێت دو ساڵی ڕابردوو پەتای کۆرۆنا لە هەموو جیهان هەموو چالاکی فۆتۆگرافیەکان بوو بە پەتای کۆرۆنا. بەڵام بەداخەوە لێرە ئێستا لێرە لە فستیڤاڵەکە بوونی هەیە کە کۆمەڵە فۆتۆگرافەر ئیشان لەسەر ئەو بابەتە کردووە بە تایبەت کۆمەڵە چیرۆکی جوانیان هەیە. مەبەستەکەی ئێمە ئەوە بوو کە لەم دوو ساڵەیە هیچ چالێکیشی فۆتۆگرافی نەکراوە و لەم دوو ساڵەیە زۆرترین ئازار و نەهامەتیە بوو لە ئەوەی کە کۆمەڵە خەڵکی ئازیز بە پەتای کۆرۆنا ماڵاوایان لێکردین بۆیە فۆتۆگرافەرەکانیش ئەو فۆتۆگرافەرانی کە کاری ڕۆژنامەوانیەکەن بە تایبەتەوە کاری ڕۆژانی خۆیان ئەوان بۆی باشترین چیرۆک بدۆزنەوە پێمان خۆش بوو چیرۆکی ئەم دوو ساڵە بهێنین بیکەین بە فستیڤاڵێک و لەم فستیڤاڵە لەم پێشەنگایە زیاتر لە 35 فۆتۆگرافەر بەشدارن. ئەم 35 فۆتۆگرافەر ڕاستە هەندێکات بۆ نمونە زیاتر لایەنی ئارتیان کردووە بەڵام ئەوانی تر کاری ڕۆژنامەوانیەکەن ئازار و نەهامەتی هەموو هاونیشتیمانیانی ئێمەوە لە ناوچەکانی خواروی عێراق بیرمان نەچێت ئێمە لە هەرێمی کوردستان زۆر لە ڕۆی ژیان و لە ڕووی خزمەتگوزاریشەوە لە ناوچەکانی تری عێراق باشترین بۆیە توانن بێن سێری پێشانگاکە بکەن ئەو کات تێگەن کەوەی ئەمەی کە ئێستا من ئێڵێم
جیاوازێکی چییە؟ باشە کاگەتگەر کێن ئەو فۆتۆگرافەرانی ئەو کەسانی کە بەشداری پێشنگاکە بوون هەمویان لە سەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراقون یاخود بیانیشیان تیا بوو یان ڕۆژهەڵات و ڕۆژهاواشی تیا بووە؟ ئێستا ئەوە ئەمەوێت تەرکیز بخەم لەسەر ئەم پرسیارە لەبەرەوەی کۆمەڵی خەڵک ڕەنگە ئێستا گلەی ئەوە بکەن بڵێن فستیڤاڵ ئەبوو پێشتر ڕایگەێنن بۆی ئێمە بتوانین بەشدار بن. بەڵام یەک قانون هەیە لە هەموو دنیاە بەم ستانداردا ئیشەکرێت لە مەجای ڕۆژنامەوانی و بەتایبەت لە فستیڤاڵەکانە ئەمە فستیڤاڵی فلم نییە تۆ ڕای بگەینی. کاتێک باسی ئیتیحادی مصەوڕینی عێراقەکەی هەموو ئەو فۆتۆگرافەرانەی کە کاری فۆتۆگرافی ئەکەن وەن خۆیان ناساندووە لەلایەن ئیتیحادەوە ئەمانە نایەن تۆمار کراوە ئەمانە ناسنامەیان هەیە لە ئیتیحادی مصەوڕینی عێراق و کارەکانیان بەردەوام بچێتەوە بۆ کۆمەڵی وێنەگران و ئیتیحادی مصەوڕینی عێراق. ئێمە کاتێک ئەم بیرۆکەیمان لەگەڵ ئەو دوو شوێنە باس کردووە هەموو فۆتۆکان بە فلتەری ئەوان هاتووە ئەو فۆتۆگرافەرانی کە بەشدارن فۆتۆگرافەرانن کە زۆرترین ئەزمونیان هەیە و ڕۆژانە کار دەکەن. ڕاستە کەسێک ڕەنگە کامیرەیەکی هەبێ و ناوی لە خۆی نابێ فۆتۆگرافەر بەڵام فۆتۆگرافەر لەسەر بنەمای ئەزمون ئەم کەسانە هەڵبژێران یاخود بنەمای تریش بۆ نمونە کەسێک ئەتوانی پێی بڵێ ڕۆژنامەنووس ئەگەر لە تەنها لە واڵەکەی خۆی لە فەیسبوک شت بنووسێت درستە ناتوانیت ئەمان ستانداردێک هەیە هەر فۆتۆگرافەرێک لە عێراق کە کاری فۆتۆگرافی ئەکات دوو کۆمەڵە هەیە لە هەرێمی کوردستان ئیتیحادی مصەوڕینی عێراق هەیە ئیتیحادی مصەوڕینی عەرەب هەیە هەموو ئەمانە کاریان ئەوەیە کە فۆتۆگرافەرەکان کۆ بکەنەوە و بزانن ئەم فۆتۆگرافەرانە چێن بۆیە تۆ کە کاتێک ناچیت احتراف بەم شوێنانە ناکەیت کە لە کاتێکا فستیڤاڵێکی فۆتۆگرافی ئەکرێت حەقی گلەیکردنت نییە چونکە تۆ ئەندام نیت لە هیچ لەمانە ناڵێن تۆ ئیشت نەکردووە ڕەنگە ئیشی باشی هەبێت بۆکو فۆتۆگرافەرێک ڕەنگە کاری باشی کردبێت چیرۆکی باشی کردبێت بەڵام ئێمە کاتێک کە دێین وەکو مؤسسەیەک تەعامل لەگەڵ دوو مؤسسە ئەکەین کە ئەمانە زیاتر لە 20 ساڵە ئەزمونیان هەیە و زۆرترین فۆتۆگرافەر ئەندامن لەم شوێنانە بۆیە کە ئێمە داوامان لێیان کردووە ئەوان خۆیان لەژێر فلتەری خۆیان هەب چی کۆمەڵی وێنەگرانی کوردستان و چی ئیتیحادی مصەوڕینی عێراق ڕاستە ئێمە بۆ خۆمان تیمێکمان دروست کرده بوو کە سەرپەرشتی فستیڤاڵەکەمانە کرد بەڵام زۆرترین ئەو فۆتۆگرافەرانی کە بەشدار بوون لێرە ئەمانن کە زۆرترین ئەزمونیان هەیە لە فۆتۆگرافی و ئەو فۆتۆگرافەران کە ڕۆژانە پیشیانە نەک ئەوانەی کە وەکو ئارەزوومەندێک کامێرێکی کڕیوە هەفتەی کاتە هەمان بە فیلتەری ئەوانە ڕۆشن وەکو خۆتان هیچ پێوەرێکتان نەبوو بۆ ئێمە پێوەرمان هەبوو بۆ فۆتۆکان بۆەوەی کە باشترین کوالیتی هەبێت و ئەو فۆتۆیانە فۆتۆ بن کە پێشەنگا بۆ خۆی تایبەتمەندێک خۆی هەیە تۆ ناتوانیت هەموو ئەو فۆتۆیانەی کە فۆتۆگرافەر بۆ خۆی ڕەنگە وەکو چاوی خۆی پێی باش بێت یان فۆتۆکی خۆی بەلاوە گرنگ بێت کە ئەم چیرۆکە بێتە پێشنگایەک بەڵام تۆ کاتێک کە پێشنگایەکەکەی کۆمەڵێک سووس هەیە نابێ فۆتۆکانە بێ بای ئەوە بڵێن شیاو بێ بۆی کە لە پێشنگایەکان نمایش درستە باسی چیرۆکت کە یادگار چیرۆکی ئەو فۆتوانی کە نمایش کراون لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە چیرۆکەکان زیاتر چی لە خۆگرن کە باز لە گرتێک لە نیشتیمانەکە ڕەنگە زیاتر بیرت بۆ بچێت کە باز لە سروشت و نەحامەتیەکانی عێراق و هەرێمی کوردستان بکات چیرۆکەکان چین زیاتر چی لە خۆگرتووە من بۆ خۆم چی وەکو ئەوەی کە من پیشەی سەرەکی خۆم کاری فۆتۆژۆرنالیستەوە فۆتۆگرافەی ڕۆژنامەوانی بووم ئێستا ڕاستە لە مان بەرپرسی ڕاگەاندنم بەڵام ئەوە کارێکە کە هەمیشە بۆ خۆم شانازی پێوەکەم یەکێک لەو چیرۆکانی کە بەلای منەوە جوانە فۆتۆگرافەرێک حەیدەر لەسەر ژنێک لە جبایشەکانی بڵێن لە منتیقی ئەهوار و ئەوانە کە لەوێ ژن کاری هەموو ئەو کارانی کە پیا و ڕۆژانە ئەیکات لەوێ ژن ئەیکات لە ناوچەیەک لە عێراق ژن ئەتوانێت بەلەم لێ بخڕێت ئەتوانێت ڕاوە ماسی بکات ئەتوانێت لە ئەمپێڵ مۆزیف کە لە قامیش و لەمە دروست دەکرێت دیوەخانێکی گەورەیە تەنانەت ئەوەش دروست دەکەن بۆ یەکێک لەو فۆتۆیانی کە لە پێشەنگاکە هەیە هەر کەسێک کە وەکو ئەوەی کە وەک سێرکەرێک بێت سێری ئەو فۆتۆی بکات تێگال لەوەی کە ئەمە ئازاری ڕاستەقینەی چی عێراقیەکان وە بە تایبەت ئەتوانی بڵێ جونگەی ژن لە عێراق لەو ئازار و لەو نەهامەتیەی کە ژنێک بتوانێت بە تەنیا خۆی بەلەمێک لێ بخڕێت و
ڕاوەماسی بکات لەگەڵ ئەمە ژیانی ڕۆژانی خۆی پەیدا بکات بۆ ئەو ناوچانی خوارەوەی ئێمە زۆر ئاسایە ڕەنگە لە عەرەبێک بپرسی ئێستا ئەمە زۆر تەبیعی بێت بەڵام من پێم خۆشە ئێستا زۆرترین ژنی کورد بێت ئەو لەوحەیە ببینێت بۆی چیتر ئەوەنەش پێیان عیب نەبێت کە کاتێک ئیشێکەکەن وەڵام ئیشی پیاوە ئەمە ئیشی من نییە لێرە ئێمە یەکشت هەیە ئەمەوێ ڕوونیکەمەوە خەڵک لە ڕۆیای خۆی بۆ فۆتۆگرافی زۆر خراپە ئەن کاتێک لە کەسێکە پرسی ئەڵەی لەم پێشانگایە چیت بینی ئەڵێ وڵا فۆتۆکان زۆر جوان بوون ئەوان هیچ فۆتۆیەک نییە لە دنیای جوان بێت فۆتۆ هەیە زۆر باشە فۆتۆ هەیە خراپە باش و خراپەکە چیە دەورە بینێت تۆ کاتێک کە دەی چیرۆکێک ئێستا بۆ نمونە ئەو فۆتۆیی کە من بینیمەوە کە ئێستا هاتوون باسێکم فۆتۆیکی زۆر باشە بۆ ڕەنگە من بۆ خۆم ئێستا ئەگەر ئەم فۆتۆی من نەبینە بیرم لەوە نەکردایەوە کە جباییش ئێستا لە دۆخێکی وایژین خەڵکی ئەهوار و خەڵکی ئەو منتیقانە ئێستا لە دۆخێکی وایژین بەڵام کاتێک کە دەی پێشەنگایەک ئەەکەی و فۆتۆگرافەرێک دێت چیرۆشێکت بۆێنە چیرۆکە چیرۆکێکی ڕاستەقینەیە دروستکراون نییە ئەم ستۆریە بۆ تۆ هێنەیە کە تۆ سیرەکەی ئەمە جوان نییە ئەمە ئەبێت تۆ دەرزی لێوەگریت ئەبێ فێربیت لەوەی کە خەڵکێکی بەم جۆرە لە وڵاتەکەی تۆی ئاژیت و ئەبێ بتوانیت هاوکار بیت بۆەوەی چارەسەری ئەم کێشانە بکەیت فۆتۆگرافەرێک کاتێک کە چیرۆکێک دروست دەکات بۆ ئەو دروستی ناکات پێی بڵی دەستخۆش من دڵنیاتانەکەمەوە ئەوە ڕەئی هەموو فۆتۆگرافەرەکانە هیچ فۆتۆگرافەرێک ستۆریەک دروست ناکات بۆەوەی دەستخۆشی لێ بکەیت فۆتۆگرافەرێک کە خۆی زۆر تێکەڵی ئەو چیرۆکە نەبێت و 100% لەو معاناتی ئەو کەسەی کە ستۆریەکەی لەسەرەکات 100% لەو معاناتە تێنەکات ناتوانێت ستۆریە دروستکات چونکە کاتێک تۆ ئەم فۆتۆیە ئەبینی تۆ پێی متەئەسرەبی لەوە دڵنیا بە ئەو ڕۆحی تێکەڵ بووە لەگەڵ ئەو فۆتۆستۆریەکە هێناوی کاک یادگار لەناو فۆتۆگرافەرەکانە چەندیان لە هەرێمی کوردستان بوو چەندیان لە عێراق بوو چەندیان بیانی بوو چەندیان خانم بوو چەندیان بەڵێ بەداخەوە لە مۆزوعی خانمە ئەوە خەتای ئێمە نییە لەبەرەوەی لە عێراق و کوردستانیش کەمترین فۆتۆگرافەری کچمان هەیە بۆ ومێ دەکەم لە دوای ئەمە خانمان نەبوو هەیە بەڵام کەمە ڕێژەکە کەمە ومێ دەکەم ساڵی داهاتوو ئەم فستیڤالە لەم تەوقیتە دووبارە ببێتەوە با یەک پیاوی دەبێت بۆ من حەزەکەم بۆەوەی ئێمە کەمترین فۆتۆگرافەری کچمان هەیە بەداخەوە کە زۆر چیرۆکەیە هیچ فۆتۆگرافەرێکی کوڕ ناتوانێت دەستی بۆ بەرێت یعنی کاتێک کە ڕەگەزی بەرامبەر بوونمونە کۆمەڵک شەڵتەری زۆر باشەیە کە کۆمەڵک ستۆری زۆر باشەیە کە ئەمانە بێتە دەرەوە ئەم چیرۆکانەوە ئەبێ خەڵک بزانێت کە چی ئەگوزارێت لەم وڵاتی ئێمەوە لەم شارەی ئێمە چی ئەگوزارێت کە بۆت نییە تۆکو کوڕێک بچی ئیشی لەسەر بکەیت بۆت نییە بچیتە ژوورەوە داخڵی ئەم شوێنە بیت بۆیە ئەگەر فۆتۆگرافەرێکی کچە بێت ئەتوانێت باشترین چیرۆک بێنێتە دەرەوە کۆمەڵک چیرۆکی تر هەیە کە خانمان ناتوانن بۆ فۆتۆگرافەرێکی کوڕی بژێڕنەوە لە ڕووی کۆمەڵگاکە ئەم مجتەمەعی ئێمە هێشتا نەگەیشتوین بۆ ئاستی کە لەوە تێبگەین کە کاری فۆتۆگرافی توانێت زۆر شت بگۆڕێت جەنگی جیهانی ڕاگرت هەنی ئەمە شتێک نییە تۆ ئەگەر فۆتۆگرافی بە شتێکی کەم سیر بکرێت نا ئەتوانێت زۆر لەوەی کە ئێمە بیری لێ ناکەینەوە ڕەنگە فۆتۆیەک هەموو جیهان بەهاژێنێت بەڵام ئەمەیە پێشەنگاکە چێ بەشدارن ئەوەیە کە خانمان ڕێژەکەیان کەمە بەداخەوە بەڵام ئەوانی کە بەشدارن کوردانی ڕۆژاوای تەیە کوردانی ڕۆژهەڵاتی تەیە فارسی تەیە خەڵکی بیانی تەیە و لەگەڵ ئەمە 20 فۆتۆگرافەری جنوب و ناوچەکانی ناوڕاستی عێراقن کە هەمویان لێرەن ئامادەیان نێ خۆیان لە پێشەنگاکە 13 فۆتۆگرافەری هەرێمی کوردستان ئەو فۆتۆگرافەرە بیانیانی کە بەشداری پێشانگاکان خۆیان دانیشتووی هەرێمی کوردستان و لێرە ئەژین لە دەرەوە لەسەر بانگشتی ئێوە هاتوو ڕۆژنامە نووس بڵێن دێنە عێراق کاری ڕۆژنامەوانی ئەەکەن و دێنە کوردستان ئەو فۆتۆیانەشی کە کردویانە ئەو چیرۆکانی کە کردویانە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ئێستا لە پێشەنگاکە ئەو فۆتۆگرافەرە بیانیانە زیاتر تەرکیزیان کردوتە سەر بابەتی کۆرۆنا ئەو فۆتۆیانی کە پەیوەندیان بە بابەتی کۆرۆناوە هەیە فۆتۆگرافەرە بیانیەکانە زیاتر عێراقیەکان کەمتر ئیشان لەسەر کردووە بەڵام ئەوان زۆرتر تەرکیزیان خستۆتە سەری لەبەرەوەی لای ئەوان لایەنە ئینسانێکە زۆر لە چیرۆکەکانی تر بە باشترە زانن ئەوان لەم تۆقیتە ئیشی لەسەرکەن ئەوانی کە بەشدارن هەموو فۆتۆگرافەرە عەرەبەکان بڵێن خەڵکیەک پارێزگانین
نەجەفمان هەیە، کەربەلامان هەیە، بەغدامان هەیە، بەسڕا، حلە، هەموو پارێزگاکانی عێراق بەشدار بوون. باشە کاگاتکار مادەم فستیڤالەکە یاخود پێشەنگاکە بە هاوکاری یەکێتی وێنەگرانی عێراق و کۆمەڵی وێنەگرانی هەرێمی کوردستان بە بۆچی لە سلێمانی یان چۆن بوو لە سلێمانی فستیڤالەکان جامدرا لە شوێنێکی تر نەبوو؟ هەڵبەتە خۆی سلێمانی ناوەکەی لە خۆیەتی سلێمانی بۆ ئیتیحادی مسەوڕینی عێراق پێشووتر ئەوان چەند چالاکییان کردووە لێرە و لەم تەوقیتە هەڵبژاردننی سلێمانی بۆ ئەم چالاکیە لەبەرەوەی ئەمە یەکەم جارە ئەم دوو شوێنە بەیەکەوە کار بکەن ئیتیحادی مسەوڕینی عێراق و کۆمەڵی وێنەگرانی کوردستان و ئێمە وەکو دەستگای مام پێمان باش بوو لەبەرەوەی تاکە پارێزگای عێراق وەرێمی کوردستان هەمووان لەسەر ئەوە کۆک بوون کە لە شاری سلێمانی هەموو لەسەر ئەوە کۆک بووین کە لە شاری ڕۆشنبیری بکەن لێرە شاری هونەر و ئەدەب و کەلتورە بۆی چیرۆکەکان لێرەوە بۆ ساڵی ئایندە لێرەوە بچێتە پارێزگاکانی تری عێراق. ئەمە ڕەئی هەم فۆتۆگرافەرە عەرەبەکان و هەم ڕەئی و برادرانی کە لە کۆمەڵی وێنەگران ئەوانیش پێیان باش بوو کە لەم تەوقیتە تەنها لە سلێمانی بکرێت و ساڵی ئایندە بچینە بەغدا و لەوە دەست پێ بکەین بینە هەولێر بینە سلێمانی لە هەموو پارێزگاکانی عێراق و دەست پێ بکەین. بەڵێ کاکیاتگار لە قسەکان تاوان بەدی کرد کە ئەم فستیڤالە تەنها بۆ ئەم ساڵ نابێت ئەبێتە فستیڤالێکی ساڵانە لە ساڵانی داهاتووشدا بەردەوام وەکو مام ئەگەر ساڵی ئایندە سپۆنسەری ڕاستەوخۆی ئەم چالاکیەش نەبین بەڵام هەر ئەبێت پشکێکمان بەرکەوێت یعنی هەر ئەبێت بای ئەوە سپۆنسەری بابەتێک لە فستیڤالەکە بکەین چونکە ئەم ساڵ ڕاستە ئێستا ڕەنگە کۆمەڵی خەڵک بڵێ کاکە نقستانی هەیە ئەمە هەیە بڵێ ئێمە خۆشمان نەزانین بەڵام لە دنیاە تۆ کاتێککە دەی باسی هونەری فۆتۆگرافیەکەی هونەری فۆتۆگرافی بۆ پێشەنگایەک ئێمە بتوانین 135 تابلۆ بێنین نمایشی بکەین و 35 فۆتۆگرافەر بەشدار بن و 20یان لە خواروی عێراقەوە بێنە سلێمانی تۆزێک بە فراوانتر بی لە بابەتەکە بکەنەوە. ئەمانە هەموو بۆ خۆی ڕاستە ئێمە ئێسەر ڕەنگە کەم و کورتیمان هەبێت بەڵام یەکەم جارە ئەم چالاشیە بەم قەبارەیە بکرێت و ئومێد دەکەم ساڵی ئایندە کۆمەڵک شتی تر هەیە کە لە پێشەنگای فۆتۆگرافی و فستیڤالی فۆتۆگرافی ئەبێ بوونی هەبێت ساڵی ئایندە ئەمانە بوونی هەبێت و تەواوی پارێزگەکانی عێراقی پێ بکرێت و دڵنیاشم ئەکرێت ئینشاڵڵا ئەمە بۆ هەردوو شوێنەکە بۆ ئیتیحادی مسەوڕینی عێراق و بۆ کۆمەڵە توانین بڵین ئەوان تۆزێک سڕ ببوون لەوەی کە دوو ساڵە چالاکییان نەکردووە و جوڵەیەک لە ناو فۆتۆگرافەرەکانان نەبوو تۆ کاتێک دوو ساڵ فۆتۆگریت و هیچ شوێنێک نییە بۆت بڵاو کاتەوە و هیچ پێشەنگایەک نییە کە تۆ ئەم فۆتۆی خۆتی لێ نمایش بکەی تۆزێک ممل لە حاڵەتەکانی بێزارکەرە بۆی تۆی تر بەردەوامبی لەسەر ئەم کارە بەڵام ئێستا لەبەرەوەی ئەم چالاکیە ڕوویدا و خۆیان کارەکانی خۆیان دووبارە بینیوە لە پێشانگا و لەوەی کە زۆرترین خەڵک سەردانی پێشانگاکەی کردووە ئومێد دەکەم ئەمە ببێتە ئەوەی کەیتر ئەکتیڤ بنەوە فۆتۆگرافەرەکان کاری ڕۆژانی خۆیان بکەن و ببێتە بژێوی ژیان فۆتۆگرافی لە عێراق و کوردستان. ویستم ئەو پرسیارە بکەم کاگاتگار ئەو فۆتۆگرافەرانی کە بەشداری پێشەنگاکە بوون و بەشداری فستیڤالەکە بوون کاری فۆتۆگرافەریان کردوتە پیشە یاخودەوە تا کاری دووەمیانە لە پاڵ کاری یەکەمیانە بەداخەوە ینی لە عێراق ئەم مشکلەیە زۆرە ئێمە هیچ ئایجنسیەکمان نییە تایبەت بێ بە فۆتۆگرافی ینی تەنها توانین بڵین دوو بۆ سێ مؤسسەمان هەیە کە تایبەتن بەکاری فۆتۆگرافی لە عێراق و ئەمانیش بە پێی توانای خۆیان هەوڵان داوە کە کارەکان بەرنە دەرەوە بیفرۆشنەوە بۆ فۆتۆگرافەرەکان و فۆتۆگرافەرەکانیشمان خۆیان لە هەوڵی بەردەوامیانین بۆەوە ئەگەر ناتوانانی ئێستا بابەتەکان گۆڕاون و تەکنەلۆژی ئەتوانێت ئەمانت بۆ نزیکاتەوە. کاری فۆتۆگرافی لە عێراق تا ئێستا بۆ هیچ بۆ چەند فۆتۆگرافەرێک دەتوانم بە پەنجەی دەست ئێستا بیژمێرم بە ناوەکانیشیانەوە بۆ چەند فۆتۆگرافەرێک بووە بە پیشەی ڕۆژانە لە ئەم فۆتۆگرافەرانی لێ دەرچێت ئەوانەی تر کاری دووەمیانە هیچ فۆتۆگرافەرێک وە هۆکاری ئەمەش هەموو میدیاکانی عێراق و هەموو چەناڵەکانی کە لە عێراق هەیە تاوانبارن لەمە ئەمە پێتان ناخۆش نەبێت لەبەرەوەی فۆتۆگرافەرێک کاتێک فۆتۆیەک ئەگرێت وجدانی ئاسوودە نابێت بە 5,000 بیفرۆشێتەوە مؤسسەکانی ئێمە بە 5,000 فۆتۆ لە فۆتۆگرافەرەکە چارەسەرەکە ئەوەیە هەموو دەستگاکانی ڕاگەاندنە ببیل لە ئالێتێکی تر بکەنەوە
بۆ نمونە ببوورە ینی کە ناوی ئەمەشێنم نەبێ بە ڕێکلامەوانە بۆ BBC جەزیرە فۆتۆیەک لە فۆتۆگرافەرێک بکڕێت بە $2000 بەڵام لە عێراقیشە ئەگیرێ فۆتۆکە بۆ کەناڵێکی کوردی یان عێراقی نێت ئەم فۆتۆی بکرێتەوە بە $200. ئامادە نیە بە $200 بیکرێتەوە بەڵام هەر ئەو فۆتۆیە کە لە عێراق و لە ناوچەکانی عێراق ژیراوە یەکێک لەو کەناڵات گیانیانە دێن بە $2000 لە یەکڕنەوە. دەستەکانە خۆش بێ ئەمە یەکێشە دەستەکانە خۆش بێ کاکیادگەر زۆر سوپاسماندومان کردی بە ئومێدی بەردەوامی و کاری باشتر و جوانتر و پێشتر گەلی کوردستان دوێنەش بە تەواوی لە بەیانی تا ئێوارە من پامنێرەکان ئەگۆڕان بەس لۆگۆکەمە بینیەوە بەردەوامیان هەبوو لە یانی بەردەوامی خۆمانە زۆر بەڕێستان سپاس بۆ یادگار جەلال کە بەڕێزیان بەڕێبەری بەرپرسی ڕاگەیاندنی دەستگای مرۆیی مام و لە هەمان کاتدا سەرپەرشتیاری فستیڤالەکان سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. بەڵێ خۆشەویستان یەکێک لەو بڕگانەی کە ڕۆژانە لە پرۆگرامی بەرنامەی ئەمڕۆ ئێمە بۆ ئێوەمان ئامادە کردووە تایبەتە بە ژیان لە کوردستان هەر جارە باس لە ناوچەیەکی کوردستان دەکات بۆ ئەم مەبەستە یاخود بۆ ئەم بڕگەیە چینە لای پەیامنێرمان ئیبراهیم بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. ئیبراهیم سڵاو لێ بێ و بەیانێت باش فەرموو مایک لای تۆیە. بەڵێ دیارە ئیبراهیم لە ئێستادا ئامادە نیە تا ئیبراهیم ئامادە بێت چینە لایەکێکی تر لە بڕگەکان کوردستان لە وێنەدا کە هەر جارە و هەر ناوچەیەکی کوردستان لە ڕێگەی وێنەوانێ پیشانی ئێوەی ئازیز دەدرێت. فەرموو با پێکەوە بینەری بین. بەڵێ عزیزان
لەسەر ئەو بڕگەی کە پێشتر ئاماژەم پێکرد ژیان لە کوردستان ئەچینە لای پەیامنێرمان ئیبراهیم عەبدوڵڵا کە بەشێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمە ئامادەیە. ئیبراهیم سڵاو لێبێ و بانیت باش، فەرموو مایک لای تۆیە. سڵاو لە ئێوە بەیانی ئێوە و تەواوی بینەرانی گەلی کوردستان باش. من بۆ بەرنامەی ژیان لە کوردستان ئەمڕۆ لە شاری ڕانیم لە بەردەم کلینکی پزیشکی ڤێتەرنەریم لە شاری ڕانیە بۆ گفتوگۆیەکی زیاتر لەسەر بابەتی دەستپێکردنی ژیان ئەمڕۆ لە کوردستان گفتوگۆ دەکەین لەگەڵ پزیشکی ڤێتەرنەری دکتۆر سادی. لەگەڵمان بن بەیەکەوە گفتوگۆیەک دەکەین لەسەر دەستپێکردنی ژیانی ئەمڕۆ. کاک دکتۆر بەیانیت باش، هەم کاتت باش، سڵاو لێبێت. سڵاو لە ئێوەش بەخێر بێن سەرچاوم زۆر بەخێر. ژیان لە لای ئێوە ڕۆژانە چۆن دەست پێ دەکات؟ دەستپێکی ژیانتان، دەستپێکی ڕۆژانە ژیان. بەخێر بێن سەر و سەرچاوم، بەیانیتان باش، بەیانی جەنابتان و بینەرانی عزیزی گەلی کوردستانیش باش. لە ڕاستیدا ئێمە لە کلینیکی پزیشکی ڤێتەرنەری خۆمان ڕۆژانە لە سەعات 8 بەیانیەوە تاوەکو ئێوارە کلینیکەکەمان دەکەینەوە و پێشوازی لە ئاژەڵداران و خاوەنی پەلەوەر و خاوەنی ئەحوازی ماسی و هەنگ و ئەوانە دەکەین و بە پێی توانای خۆمان هەوڵی چارەسەرکردن و پشکنینی و چارەسەرکردنی ئاژەڵ و پەلەوەر و ماسی و ئەوانە دەدەین. ئێستا ئەوانە چێن کە پەرەوت بەگشتی بە خێو دەکەن زۆرن ئەو کەسانە ئێستا؟ بێگومان لە دوای دروستبوونی قەیرانەوە کێرتی ئاژەڵداری و بەخێوکردنی پەلەوەرەوانە زیادی کردووە. ئەوانش کە پەلەوەر بەخێو دەکەن بە شێوەیەکی گشتی دوو سنفی سەرەکین. یەکێکیان ئەوانەیە کە دەواجن بەخێو دەکەن و کێلگە پەلەوەرەکان بەخێو دەکەن. دووهەمیان ئەوانەیە کە پەلەوەری خۆماڵی بەخێو دەکەن. جا پەلەوەری خۆماڵی هەم لە کۆتر و لە مریشک و قەل و قاز و مراوی و ئەوانەی کە دەواجن بەخێو دەکەن عادەتەن خۆتانزان کێلگە پەلەوەرەکان دەکەونە دەرەوەی شار. ئەوانەی کە پەلەوەری خۆماڵیش بەخێو دەکەن هەم لە ناو باخەکان لە ناو باخچەکان، یان حتا ئێستا تقریبن چڕکراوەتەوە بۆ ناو شارەکانیشی کەسێک دەتوانێت ڕقەمێکی بچکۆلە لە تەنیشتێتی یان شوێنێکی بەسیتی هەیە بچکۆلێ هەیە ڕاستی. تا چەند خەڵک سوودی لە تۆ بینیوە؟ ڕاستێکەوە دەکەوێتە سەر تەقیمی خەڵک ئەو فیدباکە دەبێت لە خەڵک وەرگرنەوە بزانین چەند سوودیانێ بێنی. بەڵام من بەش بە حاڵی خۆم هیوادارم کە بمتوانێت بێت لەو چەند ساڵێک کە خزمەتم کردووە هەم لە کەرتی گشتی هەم لە کەرتی تایبەتینی خۆم خزمەتێکم گاندوە بۆ خەڵکە. ئەوە جێدەی هەڵم بۆ خاوەن ئاژەڵ و خاوەن پەلەوەرەوانە. بەڵام ئێمە ئەوەی کە لە تواناماندا هەیە لە تەشخیصکردنی نەخۆشیەکان و پێدانی چارەسەر هەم بە ئاژەڵ هەم بە پەلەوەر هەم بە ماسی هەم بەوانی کە لە ئیخساسی ئێمەدایە درێخی ناکەین ئینشاءڵڵا. و خەڵکیش ڕۆژانە ڕوومان تێدەکا، ڕۆژانە ئیستیشارەمان پێ دەکا و تەبیعەتی ئیشەکەی ئەمەش وایە بەتایبەتی ئەمە لەو مەنتیقەی سنووری بیتوێن و پشدەرە زۆر مەنتیقەیەکی کۆمەڵایەتین. یعنی شەوی جاری وا هەیە بە تەلەفۆن و یان بەخوا بە جاری وایە پێنجی بەیانی خاوەن ئاژەڵ هاواری لێ هەستاوە ئاژەڵەکەی نەخۆشە تەلەفۆنمان بۆ دەکات تر بە پێی توانای خۆمانەوەندەی بیزانین جوابی خەڵکمان داوەتەوە و بەهانایانەوە چوێنی ترەوەی لە تواناماندا بێت لا یوکەلیف الله نەفسا ئیلا وسعها. ئەوەی کە لە تواناماندا بێت درێخیمان نەکردو. بەڵام ئینشاءڵڵا بتوانین زیاتر بکەین، بتوانین ئەم کەرتی ڤێتەرنەری زیاتر پێشخەین و تاقیگەی گەورەتر دانین و بتوانین هەموو ئەو چارەسەرانەی کە لە دەرەوەی وڵات بۆ هێندێک پەلەوەر و ئاژەڵان دەکرێت ئێمە بۆ خۆمان لێرە زیاتر تەرکیز خینیانەوەی کە لە شارە گەورەکاندا دەکرێت ئێمە لە ڕانێ و لە قەڵازە بتوانین ئەوە بکەین کە خەڵک پێویست نەکە ڕێگایەکی دوور ببڕێ و تقریبەن ئەو هەنگاوانەشمان ناوە. لە پێش قەیران لەگەڵ ئێستا جیاوازی زۆرە، ینی بۆ بەخێوکردنی پەرەوە بەتەئکید ئێجگار زۆر جیاوازێکە هەیە. پێش قەیران خەڵک تۆزێک فێری تەمبەڵی بوو بەڕاستی، یعنی خەڵک زۆری احتیمادی لەسەر موچە بوو. ئەم قەیرانە لەگەڵ ئەوەی کە هەمیشە هەیواخوازین کە قەیران ڕوومان لە وڵاتەکەمان نەکات، بەڵام خێرێکی لەوە تێدا بوو کە خەڵک تۆزێک بەهۆش خۆی هاتەوە، یعنی بیری لەوە کردەوە کە پێویست ناکە هەمیشە پێش بە موچەکە بەستێت.
من زۆر نمونەم لەلایە مەسەلەن خەڵک هەیە فەرمانبەرە یا مامۆستایە یان هەر پیشەیەکی تری هەیە ئێستا کە دەزانم موچەکەی بەشی ناکە یان ئەو لێبڕینە هەیە یان فترەیە کە هەر موچە زۆر کەم ببووە ڕخوی داوەتە سەر بەخێوکردنی ئاژەڵ و پەلەوەر و ئانە باخچەیەکی بچکۆلەی بۆ خۆی دروست کردووە ئێستا خەڵک هاتووە دەڵێ بەس بە داهاتی پەلەورەکەم ژیانی خۆم بەسەر مەسەرەن 150 مریشکێکی هەیە ڕۆژانە 50 تا 70 هێلکەی هەیە لەولاوە گۆشت بۆ خۆی ناکرێت لە بازار گۆشتی خۆی بەکاردێنێتەوە یا لەولاوە مانگایك دوو بزن دوو مەڕی بەخێو کردو بۆ شیر بۆ منتوجاتی حەلیبی ئەوانەی خۆی ژیانی خۆی پێبڕێ کردووە و بەڕاستی بۆ بە تەشجیعێکیش ئەوەی کە لێرە جێی گرنگیشە باسی بکەین کە وەزارەتی کشتتوکاڵیش خۆشبەختانەوە جێی دەستخۆشیە تەشجیعی خەڵک زۆر دەکا بۆی کە خەڵک ئیحتیمام بە کاری خۆی بدات بە بەرهەمی ئاژەڵداری وانی خۆ بدات ئەحوازی ماسی زۆر بووە یعنی پێشتر ماسی بەخێوکردن لە منتیقی ئێمەدا زۆر کەم بوو ئێستا ئەحوازی ماسی زۆر بەخێو دەکرێت و دەواجینەکان ژماری دەواجینەکانمان زۆری کردووە ئاژەڵداری زۆر زیادی کردووە زۆر بەخێر زۆر سپاس کە ئێستا من بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ کاک دکتۆر گفتوگۆمان کرد من ئێستا دەگەڕێمەوە ستۆدیۆ سپاس بۆ میوانداریت سپاس بۆ پەیامنێرمان عەبدوڵڵا کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمە ئامادەبی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت بەڵێ ئازیزان بە بەشداری پێشمەرگەکانی 6 پارتولایانی سیاسی باشووری کوردستان لە دووەمین کۆنگرەی کۆمەڵەی پێشمەرگەدرینەکانی کوردستان لە شاری سلێمانی و لە هۆڵی تەلاری هونەر بەڕێوە دەچێت بۆ وەرگرتنی زانیاری زیاترە چینە لای پەیامنێرمان گۆران سەینووری کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆنگرەکەەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە گۆران سڵاو لێ بێ و بانیت باش فەرموو زانیاری زیاترمان بێتێ لەسەر بەڕێوەچوونی دووەمین کۆنگرەی کۆمەڵەی پێشمەرگەدرینەکانی کوردستان بەیانیتان باش چنوور هەڵبات وەکو ئێوە شامەژەتان پێدا ئەمڕۆ دووەم ڕۆژ و کۆتا ڕۆژی دومین کارەکانی کۆنگرەی کۆمەڵی پێشمەرگەدرینەکانی کوردستانە لە شاری سلێمانی و لە نێو هۆڵیتەوە هونەر بەڕێوە دەچێت کە تێیدا زیاتر لە 20,000 ئەندامی هەیە کۆمەڵێ و لە ساڵی 2005 دامەزراون من ئێستا پێشووتە پرسیارم کرد بۆ دوای ئەوە ساڵە ئەمڕۆ کۆنگرە دەبەسترێت بەهۆی شەڕی داعش و کۆمەڵە قەیرانی دیکەوە نەیانتوانیوە هەبووە لە 2014دا ئەو کۆنگرەی ئەمڕۆ دەبەسترێت ببەسرایە بەڵام ئەمڕۆ دووەمین ڕۆژ و کۆتا ڕۆژی کۆنگرەکەیە و کۆمەڵی پێشمەرگەدرینەکانیش بەشێکی زیندوی کۆمەڵگەن و بە ناوی خۆیانەوە دیێرینن لە خەبات لە تێکۆشان لە قوربانیدان لە ڕەنج و ماندووبوون نابێوەمان بیر بچێت کە ئەم حکومڕانیە خۆماڵی و کوردی کە ئەمڕۆ هەیە لە سای سەری ئەم پێشمەرگەدێرینانەوەن کە لە ڕۆژە سەختەکانی خەباتۆشانیان داوەتە بەرپرسیارەتی و بەدیهێنانی خەونی ئەم میلەتە کە ئازادی و سەرفرازیە و ئەوە تا ئەمڕۆ دەیبینین حکومڕانی کوردی خۆماڵی لێبەرهەماتووە من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە ئایا ئەمڕۆ چی کارنامەکە یاخود بەرنامەی دووەمین ڕۆژ و کۆتا ڕۆژ چی دەبێت و چۆن کارەکان بەڕێوە دەچێت دەچمە لای زۆر بەڕێت جەمیل هەورامی سەرۆکی ئەنجومەنی باڵای کۆمەڵەکەیە کاک جەمیل سڵاو لێبێ ئەم کاتت باش بەیانیت باش ئێمە بە شێوەیەکی ڕاست لەگەلی کوردستان و لەگەڵ جەنابتانین دوێنێ یەکەم ڕۆژ بوو ئەمڕۆ دووەم ڕۆژ و کۆتا ڕۆژە کارەکانی ئەمڕۆ چی لە خۆگرێت و پرۆسەی دەنگدان چۆن بەڕێوە دەچێت و کێن ئەوانی کەوا کاندیدن هەر جەنابتن یاخود کەسی تریش خۆی کاندید کردووە و چەند کەس مافی دەنگدانی هەیە بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ کۆتا ڕۆژە پرۆسەکە چۆن بەڕێوە زۆر سپاسی کەناڵی گەلی کوردستانەکەم دوێنێ ڕاستەوخۆ ڕووداوەکانی کۆنگرەکەی پەخش کرد ئەوە جێی ڕێز و تەقدیرە لای ئێمە بەنسبەت ئێمڕۆوە تەنها هەڵبژاردنمان ماوە دوێنێ بڕیاردرا سەرۆکی کۆمەڵە لە کۆنگرە دیاری بکەڵ بژێردرێ ئەوەی کە دیاری بێتایەسم خۆم کاندید کردوێتەوە لەسەر برادران خۆشمارەزوم لێ خۆم کاندید کردوێتەوە بۆ سەرۆکی کۆمەڵە ئەوسا 4 حزب لە کۆمەڵە بووین ئێستا 2 حزبێتر هاتووە بوو باش 6 حزب هەر کەسە نوێنەرێکێ بێ یەکێتی 6 ئەندامی ئەبێ لە ئەنجومەنی باڵا حزبی شوعی 2 ئەندامی ئەبێ ما باقیینەکان 1 ئەندامیانە بێ لایەنەکانی کە ئەبێ بە 12 ئەندام بێژگە لەسەرۆک بەسەرکۆ ئەبێ بە 13 کەس ئەنجومەنی باڵا هەروەها 5 احتیاج 6 احتیاتی ژەبێ هەر حزبێک احتیاتێکی بێ دەنگە دەن وەکو ئەرزم کردی لژنەی یاسایی یەن لێرە دانیشن
سندوقەکان دانیە پیشانی خەڵگە درێ ناوەکان دیارن ئەندامەکانی کێوشن بە پرۆسەیەکی ئازادی هێنیەوە بە هەڵبژاردن دەنگەکان ئەخنە سندوقەکان دوایی فەرز دەکرێن و ئەلانەکرێ دیارە هەر وەکو هەموو شوێنەکانیکە بە زۆرینەی دەنگ لایەنەکان هەڵبژێر بەڵام ئێمە لەگەڵ لایەنەکانیکە فەرقمان هەیە ئەوان کەمن ئەگەر بێت و ئێمە دەنگیان نەدەینێ ئەوەن دەرناچن لەبەر ئەوە بڕیاردراوە چونکە ئەمە بە تەوافق دروست کراوە ئەساسەن کۆمەڵەکە لە 2005 کە ئەو لایەنانە بە کۆتا دەرچن بە دەنگی خۆشیان بێن هەرچەندە ئێمە ئەوەندە تەبا بووین کۆنگری پێشووی دەنگمەنداوە بە هی لایەنەکانی کە ناکرێت بە دەنگی خۆیان دەچن بە تایبەتی برادرانی گۆڕان و برادرانی کۆمەڵی دادگەری ژماریان کەمە لێرە چونکە لە کۆنفرانس ناوچەیەکان بەشداریان نەکردووە تا ئەندامیان زۆر بێ بە داوەت هاتوون دەبەرەوە بێ ئێمە هاوکاریان بکەین بە دەنگی زیاتر بێن و هەرمەچەند بۆ پێکەوە ژیانیمان و تەباییمان و ئەوە لایەنەکانی دیکەش ئەندامیان نەبێت لە ئەنجومەنەکەی ناڵێم ئێستا 12 کەسین بمنەوە سیانزن بەڵام لایەن ئێستا 6 حزبین یەکێتی 6 ئەبێ بێژگە لە سروشی کۆمەڵا حزبی شیوعی دوانیە بێت جێگرێک و ئەندامێک لایەنەکانی کە چوار لایەنەکەی تر هەرێکی ئەندامێکی بێت لە ئەنجومەنی باڵا لەگەڵ احتیاجێکە باشە پرۆسی دەنگدانەکە کەی دەست پێ دەکاتەوە کەی جا دەکرێتەوە دەرەنجامی پرۆسەیەکی ڕائگەیەندرێت ئێستا لەژنە یاسایەکە بەڕێوە دێن بۆ ئێرە جەنابی پارێزگار ئەمری پێکردوون کە بێن شرافی هەڵبژاردنەکە بکەن کەوان گەیشتن ئێمە هەموو شتێکمان ئامادەیە وەرەقەی دەنگدان هەم بۆ سەرۆکیش هەم بۆ ئەنجومەنەکەش ئامادەیە وام پێشنیاز کرد من کە لە قەدورەکانە بۆی مەجای گەڕانوانە هەبێت تا ئێوارە لقی دهۆک بازینان دروستین لقە اینجا سۆران اینجا هەولێر اینجا گەرمیان اینجا ڕاپڕین سلێمانی ئەگەر دواشکەون هەموو مەڵیان لە سلێمانیە لەگەڵ شاواژێڕە هیچ کەشەیەکی ئەوتویان نابێ ئەندامەکان 320 کەس 30 کەس هەڵبژاردێ ئەوانە لە کۆنفرانسەکانان ناویان دەگەن هێناوە ئێمە پێشمەری 76مانە هەیە 26 کەس ئەمانە هەموو ئەندامی کۆنگرن ئەنجومەنی ڕاوێژکاریمان هەیە 50 کەسن دەسەی دامەزرامان هەیە 6 کەسن ئێستا 58 کەسیان ماوە لە حیاتە 56 کەسیان ماوە ئەوانێکی کوچ دوایان کردووە ئیتر ئەو حزبانەی کە بەشداری کۆنفرانسیان نەکردووە پێشتر وەکو باسم کرد کۆمەڵی دادگەری و بزوکنەوەی گۆڕان هەر کەسە ژمارەی 9 کەسمان داونە تێوانیش ئەبن بە 18 کەس لەبەر ئێستا کۆی هەمووی ژمارەکە بێ بە 720 کەس کە حەقی دەنگدانیان هەیە ناوەکان هەموو لێرە تۆمەرکرا و باجیشان هەیە هی ئەندامێتی کۆنگرە کاک جەمیل هەموو لە ژیانی هەموو کای سیاسی هەموو حیزبێک ئۆرگانێک ڕێکخراوێکدا لە هەموو حیاتیەمانەدا کە کاتێک بڕارەدا کۆنگرا بەسێ کۆنگرێشە بەسێت کۆمەڵێک پێڕە و کۆمەڕە بە بابەتێ دەستکاری ئەکرێت بزانین لە کۆنگری ئەم جارەدا کۆمەڵی پێشمەرگە دیرینەکانی کوردستان ئەو گۆڕانکاریانە چین کەوا لە پەیڕەوەکە کۆتایی پێدێت وە چی زیاکە چی کەمەکە وە چی دەگۆڕێت لەم پەیڕەوی ناخۆ هەموار کرایەوە دوێنێ بە درێژی باسی لێکرا هەموار کراوەتەوە ببوورە ئەوەی گۆڕاوە پێشتر لە دەستدانی ئەندامەتی هەبوو یەکەم نووسا و مردن ئینسان کە مرد ئەندام نابێت ئەومان نەهێشتووە کە بژبرێ ئەو مافی امتیازاتانی هەیە بۆ خێزانەکە ئێمەنێتەوە یعنی ئەندامەتکرد لە دەست نادا ئەوە یەک دووهەم لەبەر ئەوەی حزبەکان بوو مەشەش ئەوسا 11 ئەندامی ئەنجومەن هەبوو ئێستا بوون بە 11 بە هەڵبژاردنەکە چوو ئیضافە کراوە ئەوانە هەڵبژاردنیش ئەوسا سەرۆکی کۆمەڵا هەڵ ئەبژێرا لە ئەنجومەنەکە دوایی یەکەم کۆبنەی ئەنجومەن دەنگیاندا بە سەرۆک و دووجێگرەکە بەڵام ئێستا وا بە پەسەندانرا لێرە وا دەنگیان لەسەردا کە سەرۆکی کۆمەڵە لەناو کۆنگرا هەڵبژێرێ هەرەوە گۆڕا هیچ کە نەگۆڕاوە لۆگۆ ماوەتەوە وەکو تەوسیە دوای کۆنگرا ئەنجومەنی باڵای نوێ ژمارەی هونەرمەند بانگەکە مختص بەو کارە دیزاینی شکە بکەن چەند ماکێتێ بکەن چەند دیزاینی بکەن ئەو کاتە لە بۆ کۆنگری داهاتوو بڕیاری لەسەر بدرێت سپاس بۆ ئێوەش جەمیل هەورامی کە تا ئێستا لەگەڵ ئێمە بووی سپاس مەمنونین بەڵێ چونر من دەگەڕەمە لای ئێوە سەعات داواتە پاش چەند دەقیقەیەکی تر بڕیارە پرۆسەی دەنگدان بۆ دووەمین کۆنگرەی کۆمەڵی پێشمەرگە دیرینەکانی کوردستان لە شاری سلێمانی لانی هۆڵی تەوار بەڕێوە بچێت ئێمە تاو کاتە دەمێنینەوە بۆی دەرەنجامەکەش بزانین کێ دەبێت وەک سەرۆکی ئەنجومەنی باڵای کۆمەڵەکە ڕاگەیان تا ئێستا هیچ کەسێک
ڕکابەری نییە و بە تێکرای دەنگوان بە بازانوێت دیسان و جارێکی در جەمیل هەورامی بکرێتەوە بە سەرۆکی کۆمەڵەکەەوە تا بکرێت بە سەرۆکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی پێشمەرگەدیرینەکانی کوردستان کۆمەڵە گۆڕانکاریش کراوە بەڵام هەندێکی تری دێنەوە بۆ دوای کۆنگرە من دەگەڕم و لای ئێوە. سپاس بۆ پەیامێرمان گۆران سەینووری کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لە هۆڵی تەلاری هونەر و لە دووەمین کۆنگرەی کۆمەڵی پێشمەرگەدیرینەکانی کوردستانەوە لەگەڵ ئێمە دامادەوی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت. بەڵێ خۆشەویستان بە یارمەتی هاوکاران و کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینەوە بە پرۆگرامی کینۆ پێتانەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ.